فەرمایشتی ژمارە 1 گرنگی نیازپاکی بۆ ئەنجامدانی کاری چاک. عن أنس رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم من كانت الآخرة همه جعل الله غناه في قلبه وجمع له شمله وأتته الدنيا وهي راغمة ومن كانت الدنيا همه جعل الله فقره بين عينيه وفرق عليه شمله ولم يأته من الدنيا إلا ما قدر له. أخرجه الترمذي بجماري 2465 وصححه الألباني. واتا أنس ڕزای خوای لێ بێ دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک ڕۆژی دوایی بکاتە جێمە بەست و بایەخی خوا دەوڵەمەندی دەخاتە نێو دڵیەوە و کاروباری دنیای بۆ کۆ دەکاتەوە و دنیاش بە ملکەچی دێتە ژێر دەستی. هەر کەسێکیش دنیا بکاتە جێمە بەست و بایەخی خوا هەژاری دەخاتە نێو چاوی و هەمیشە هەست بە هەژاری دەکات و بێقەناعەت دەبێ و کاروباری لێ بڵاو دەکات لە دنیاش تەنیا ئەوەندەی بۆ دێت کە بۆی ئەندازە کراوە. پەیامە پەروەردەیی و کرداریەکان بە ئەندازە و ئاستی خوامەبەست بوونت لە کردەوە چاکەکانت خوای میهرەبان هاوکارتە و کار ئاسانیت بۆ دەکات و قەناعەتت پێدەبەخشێ بۆیە هەتا لە توانەتدا هەیە زاڵ بە بەسەر هەوا و ئارەزوی نەفستدا کە زۆربەی کات فەرمان دەکات بە خراپە و ڕێگری دەکات لە چاکە. لە هەر کارێکدا سەرەتا پشت بەخوا ببەستە و دڵی خۆت یەکلا بکەوە کە تەنها مەبەستت ڕەزامەندی ئەوە لە ئەنجامدانی ئەم کارە. فەرمایشتی ژمارە 2 گەورەی پابەندبوون بە قورئان. عن أنس رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن لله أهلين من الناس قالوا من هم يا رسول الله قال أهل القرآن هم أهل الله وخاصته. أخرجه الطيالسي بجماري 2124 وابن ماجه بجماري 215 وأحمد بجماري 12301 قال شعيب الأرناؤوط إسناده حسن. واتا أنس رضا و رحمەتی خوای لێ بێ دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بێگومان خوا کۆمەڵێک کەسی تایبەتی هەیە لە نێو خەڵکیدا گوتیان ئەوانە کێن ئەی پێغەمبەری خوا فەرمووی ئەوانەی هۆگری قورئانن کەسی خوان و خەڵکی تایبەتی ئەون. پەیامە پەروەردەیی و کرداریەکان بە ئەندازەی نزیکیت لە قورئان خۆشەویست و ڕێزداریت لای پەروەردگار بۆیە هەوڵ بدە ڕۆژانە چەند لاپەڕەیەک یان چەند ئاەتێک بخوێنی و کاری پێ بکەی لە ژیانی ڕۆژانتدا. فەرمایشتی ژمارە 3 خۆڕازاندنەوە بە قورئان و کارپێکردنی. عن سعد بن هشام قال سألت عائشة رضي الله عنها فقلت يا أم المؤمنين أخبريني بخلق رسول الله صلى الله عليه وسلم فقالت كان خلقه القرآن. أخرجه الترمذي بجماري 2465 وصححه الألباني. واتا سعدی کوڕی هیشام دەڵێ پرسیارم کرد لە عائشە رضی الله عنها گوتم ئەی دایکی بڕواداران هەواڵم بدەرێ دەربارەی خوڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. گوتی ڕەوشت و ڕەفتاری قورئان بوو واتا قورئانێکی بەرجەستەکراو بوو. پەیامە پەروەردەیی و کرداریەکان خۆڕازاندنەوە بە قورئان بریتیە لە جوان خوێندنەوە و تێگەشتن و کارپێکردن و خەڵک فێرکردنی بۆیە هەوڵ بدە بەهرەی زۆر لە قورئان وەربگری و سوود بە خۆت و خانەوادە و دەوروبەرت بگەیەنیت. فەرمایشتی ژمارە 4 بایەخدان بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. عن ابن مسعود رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال رحم الله من سمع مني حديثا فبلغه كما سمعه. أخرجه ابن حبان بجمال 68 قال شعيب الأرناؤوط إسناده حسن. وأتى ابن مسعود رضا و رحمەتی خوای لێ بێ دەگێڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ڕەحمەتی خوا لەو کەسە بێت کە گوێبیستی فەرمودەیەکی من بووە و ڕای گەیاندووە و بەو شێوەی کە بیستوویەتی. پەیامە پەروەردەیی و کرداریەکان دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ کەسێک کە هەڵدەستێت بە بڵاوکردنەوەی فەرمودەکانی گرنگی و گەورەی ئەم کارە پیرۆزە دەگەیەنێ. بۆیە هەوڵ بدە خۆت زۆر شارەزا بکەی لە ژیاننامە و کردار و گفتار و هەڵسوکەوتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کردار و گفتاریش خەڵکی پێ ئاشنا بکە لە بیریش مەکە ڕۆژێ فەرمودەیەک بخوێنەوە و کاری پێ بکە. فەرمایشتی ژمارە 5 خۆڕازاندنەوە بە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و کارپێکردنی. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال
من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها بعده من غير أن ينقص من أجورهم شيء. أخرجه مسلم بجماري 2398. واتا أبو هريرة رضا ورحمة خوالي بدقيرته پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرموویەتی هەر کەسێک چاکەیەک دابێنێ کار بە سنەتێک بکات ئەوە پاداشتی خۆی هەیە و پاداشتی هەموو ئەوانەشی هەیە کە کار بەو چاکەیە دەکەن بێ ئەوەی لە پاداشتی ئەوان کەم بێتەوە. پەیامە پەروەردەیی و کرداریەکان. مەبەست لەم فەرمایشتە ئەوە نییە شتێکی زیادە بهێنینە نێو ئاین و لە مچینەدا تێیدا نەبێ، بەڵکو مەبەست لێی جێبەجێکردنی فەرمایشتی پێغمبەرە صلی الله علیه و سلم، چونکە لەم کاتەدا پێغمبەریش صلی الله علیه و سلم فەرموویەتی ڕۆژێک خەڵکانێکی هەژار هاتنە خزمەت پێغمبەر صلی الله علیه و سلم، پێغمبەریش صلی الله علیه و سلم خەڵکەکەی هاندا بۆ ئەوەی خێریان پێ بکەن و یارمەتیان بدەن، هاوکاری نەکران. دواتر پیاوێکی ئەنساری هات شتێکی بۆ هێنان و داینا لە پێشیان، ئیتر خەڵکیش لە دوای ئەوە وردە وردە دەهاتن کۆمەکیان بۆ دەهێنان. جا پێغمبەر صلی الله علیه و سلم بەو پیاوە ئەنساری فەرموو تۆ بوویتە هۆکاری دانانی ئەو ڕێگە چاکە.